کاتت باش بەخێربێ بۆوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 11 لە لاپەڕە 11 ئەو کتێبەش گەیشتینە پرسیاری ژمارە 25 پرسیارەکە دەڵێ مامۆستا ئەحمەد 5 پۆل فێر دەکا لە هەر پۆلێک 25 خوێندکار یان قوتابی هەیە 100 لە قوتابیەکانی لە پۆلی شەشەمن ژمارەی قوتابیەکانی لە پۆلی شەشەم نینە چەندن 5 پۆلە هەر پۆلێ 25 تێدایە بە هەمویان بابزانین چەندن پاشان 100 لێ دەردەکەین بێگومان دەمینێتەوە ئەوانەی کە پۆلی شەش نینە لێرانە 5 پۆلم دروست کردیە 1 2 3 4 5 پۆل لە هەر پۆلێ 25 کەس هەیە واتە بە هەمویان 25 جاران 5 یان کەڕەتی 5 لێکدان لەگەڵ 5 25 دەبیتە 125 چونکە 25 و 25 50 25 و 25 50 دەبتە 100 لەگەڵە 25 125 100 پۆلی شەشم یعنی واتە ئەوە چواریان پۆلی شەشن هەر ئەو 25 مایە پۆلی شەش نەبی یان 25 جاران 5 یەکسانە بە 125 پاشان 125 کەم 100 یەکسانە بە پیتێک خ بۆ خوێندکار پاشان دەتوانین بڵێن خ دەکاتە 25 خوێندکار لە پۆلی شەش نینە ئەوە تەواو بوو زۆر زەحمەت نەبوو قورس نەبوو بچمەوە لای پرسیارەکان پرسیاری 26 پرسیارەکە چییە؟ لێرە لەو پرسیارەی وەڵام هەیە پرسیارەکەی دەبی دروست بکەین لە شاری یاریەکان شەمەندەفەر لە 6 ئەو شەشە گرنگن وەلەو هەرچەندە ئەو شەشە بە ژمارە نەنووسرایە بە ڕەنووس نەنووسرایە بەڵام گرنگە دەبی ئاگامان لێبی 6 گالیسکە پێک هاتووە شەمەندەفەر 6 گالیسکەیە واتە 6 فارگۆنەیان 6 ڤانگنە شەمەندەفەرەکە قەتار 42 کەس دەگوازێتەوە لە هەمان کات پرسیارە کرایە وەڵامەکەشی چییە؟ وەڵامەکە درایتەوە وەڵامەکە دەڵێ بریتیە لە 7 ئایا چ پرسیارە کرایە هەتا خوێندکارەکان یان ئەو کەسەی پرسیارەکەی لێکرایە وەڵامەکەی 7 بابزانین کو ئەوە تا شەمەندەفەڕەکە گالیسکەکانیشم گالیسکە یەکەم دووەم سێیەم چارەم پێنجەم شەشەم بە هەموویان ئەو کەسانەی لەناو ئەو شەمەندەفەڕەینە 42 کەسن پاشان پرسیارە کرایە وەڵامەکەی 7 بێگومان لەبەر ئەوەی 6 گالیسکەیە 100 42 دابەشی 6 بکەین 7 دەردەچی واتە یەکێک پرسیتی ئایا لە هەر گالیسکەی چەند کەس دانیشتیە واتە ڕەنگە بتوانین هاوکێشە دروستکەین بڵێن لە یەک 6 گالیسکە هەیە بە هەمویان 42 کەسن ئایا لە یەک گالیسکە چەند کەسەیە دەتوانین بنووسین پیتی گ پاشان پیتی گ بمانەوە ببینینەوە یان بدۆزینەوە 42 دابەشی 6 دەکەین 42 دابە 6 دەکاتە وەڵامەکە 7 واتە پرسیارەکە چییە؟ پرسیارەکە ئەوەیە ئایا
لە هەر گالیسکەیەک چەند کەس هەیە؟ وەڵام 7 کەس، چونکە ئەگەر لێرە 7 لێرە 7 لێرە 7 لێرە 7 لێرە 7 لێرە 7 6 7 دەکاتە 42 کەس. 42 کەس. با بگەڕێمەوە لای ئێستا گەیشتینە پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. پرسیاری ژمارە 27 بەهای بڕی ن کۆ چاردە ببینەوە بدۆزەوە کاتێک کە ن 27 بی، واتە ئەو پیتەلابە لە جێ پیتەکەی لە جیاتی ژمارە 27 دانێ، پاشان کۆی بکەوە لەگەڵ چاردە و بزانە بەهایەکە دەکاتە. زۆریش ئاسانە. ن پیتی ن کۆ چاردە، پیتی ن لا دەبەم لە جیاتی دەنووسم 27 کۆی دەکەمەوە لەگەڵ چاردە دەکاتە 41. هەر ئەوەندەشە. دەنووسی بەهایەکە 41. دێمە لای پرسیاری ژمارە 28. 525 دابەشی 5 بکە. 525 دابەش 5 نازانم 525 نووسیتەوە دابەش 5 بکەم لێرە. یەکەم 5 لێرە دەبی هەمیشە لە دەستی چەپی ئەو ژمارەی دەست پێ بکەم. 5 دابەش 5 1 جاران 5 هەر 5. ئێستا ئەو 5 کەم ئەو 5 سفر دەمێنێتەوە، ئەو دوای ئێرە دەینمە خوارێ. 2 دابەش 5 نابی، 2 بچووکە 5 گەورەیە. لەبەر هەندێ دەبی بنووسم سفر لێرە، ئەو جا کە نووسیم سفر ئەو 5ەی سۆرەکەی دەینمە خوارێ لێرەی دەنووس. ئێستا دەڵێم 25 دابەش 5 چەندە؟ 5. ئەو جا 5 جاران 5 دەکا 25. 25. پاشان دوایت دەکەم هیچ نەماوە، 5 5 لێ بڕوە 0، 2 2 لێ بڕوە ئەویش هەر 0. ئەنجامەکە چەندە؟ ئەنجامی دابەشەکە 105. 105 دەکا 105. ئەنجامی دابەشەکە دەکا 105. کەواتە گە بگەڕێمەوە لای پرسیارەکان لێرە دەبی بنووسین 100 دەکاتە 105. ئەوەی 100 ئەوەش 0 ئەوەش 5. 105. ڕەنگە ئەوەی بەڕەشی بنووسم ئاسانتر بی. 105. ئێستا بچمە لای پرسیاری ژمارە 29. بزانم ئەو پرسیارەی نازانم هەر بهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر یان ئەژمێری بکەم، چونکە نازانم نەینووسیە بە کام ڕێگە، ئایا ڕێگای هیزری یان ڕێگای حاسیبە و ژمێرار یان ڕێگای دوور و درێژ. باشە. پرسیاری 29. ئەژمێر بکە 4310 کەم 1900 کۆ 3450 کەم 870. بزانم ڕێگایەکی ئاسان ببینینەوە. یەکەم شت 4310 کەم 1900 زۆر ئاسان نییە، چونکە لێرە 3 کەم 9 یەکەچی دەبی لێرانە بە قەرز وەرگرین خورتکەینەوە. ئاسانترین ڕێگە ئەوەیە چییە؟ ئەویش ئەو 1900 بکەینە 2000، واتە 100 باوێنە سەرێ. کە 100مان هاویشتە زیاد کرد لۆ ئەو 1900 ناچارین زیادی بکەین لۆ 4310، واتە هەردووچیان 100 زیاد دەکەین.
ژمارە یەکەم دەبیتە 4410 ژمارە دووەم دەبیتە 2000 کە لێکی دەردەکەین زۆر ئاسانە سفر سفری لێ بڕوا سفر یەکە کە دێتە خوارێ چارەکە دێتە خوارێ ئەو چارەی دەستی چەپیش کەم دوو دەکاتە دوو ئێستا هەر نەبی دوو ژمارەمان شیکار کرد لێک دەرکردنم ئەنجامدا جیاوازیەکە بووە 2410 ئێستا ئەگە بگەڕێمەوە ئەو دوانە تەواو بوون ئێستا ئەنجامەکەی جیاوازیەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو ژمارەیە 3450 واتە ئەو ژمارەی بەدەستم هێنا بوو 2410 لێرانە کۆی دەکەمەوە لەگەڵ 3450 کە کۆی دەکەمەوە ئاسانە کۆکردنەوە 0 0 0 1 و 5 6 4 و 4 8 2 3 5 ئەویش تەواو بوو ئێستا گەر بگەڕێمەوە لای پرسیارەکان ئەوەش تەواو بوو ئێستا چمایە کەم 870 بکەم هەر ئەوەندە مایە کەم 870 بکەم گەر کەم 870 بکەم لێرەش تۆزێک زەحمەتە چونکە 6 کەمترە لە 7 ئاسانترین ڕێچیە بۆ ئەو ژمارەی ئێرە 5860 دەی زیاد بکەم هەتا وەکووەی لێبێ هەتا ئەویش ببیتە 870 دەی زیاد دەکەم ئاوا دەبیتە چەند دەبیتە 5870 ئەگەر تەمەشاکەین لێرەش 870 هەیە هەر وەک یەکن لە کاتی لێک دەرکردن هەر سفر دەمێنێتەوە زۆر ئاسانە ئەو ژمارەیەم لەو ژمارەی دەرکرد هەموو بووە سفر بێگومان بەس پێنجەکە ماوە 5 لێرە چونکە هیچ لێرە هەر سفر هەیە پێنجەکە وەکو خۆی دێتە خوارێ ژمارەکەم دەبیتە 5000 بەڵام دەبی لە بیرم نەچی ئەمن دەم لۆ زیاد کردبوو لەو 5000ی دەبی دەی کەم کەمەوە زۆر ئاسانە دەی کەم کەمەوە دەکات 4990 کاتە ئەوەی ڕاستی بیلێکم نەدایتەوە بە ژمێرە بزانم ڕاستە یان نا بەڵام هیوادارم ڕاست بی وەڵامی کۆتایی 4990 بیتن وابزانم کات نامینێ لۆ ئەژمێرکردنی پرسیاری سی گەورەترین کۆڵکەی هاوبەش بۆ دوو ژمارەی ئەمن ئەوەی ڕاستیبی جێم لە گەورەترین کۆڵکەی هاوبەش نەبووە تەنیا جێم لە بچووکترین کۆڵکەی هاوبەش بووە بەڵام ڕەنگە مەبەستیان ئەوە بیکە 15 جارانی 35 بکەین و ئەنجامەکەی ببینینەوە بەڵام هەڵی دەگرم بۆ وانەی داهاتوو هەتا ئەو کات هەر خۆش بی